سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ پرۆژەی کۆمەلگای دایک بە شێوەیەکی فەرمی دەکرێتەوە لێرە. هەریەک لە سیدات بارزانی ئەندامی دەستی کارژێڕی پارتی دیموکراتی کوردستان و بە ئامادەبوونی مەلا مستەفا سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران و بەرپرسانی تری حزبی و حکومی و وەزیری تەندروستی و وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە پرۆژەی کۆمەلگای دایک بە شێوەیەکی فەرمی دەکرێتەوە. ئەم پرۆژەیە خۆی دەبینێتەوە لە 6 باڵەخانە بۆ خەڵکی بە ساڵات و بێباوکان و نابینا و نابیستا و نەخۆشانی ئۆتیزم و بڕیاریشە کە پەیمانگایەکی تایبەت بە کەسانی نابینا و نابیست لێرە لەم کۆمەلگایە بکرێتەوە. لەسەر ڕووباری 11352 مەتر دووجا بە گوژمەی 2 میلیارد دۆلار دروست کراوە. لێرە ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی ئەم پرۆژەیە گرنگە دەکرێتەوە. بەمەش خزمەتێکی بەرچاو بە چین و توێژە جیازەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران دەکرێتەوە. گوتم لێرە تەواوی ئەو بەشانەی کە لێرە دروست کراون بەسەرکرانەوە لە نزیکەوە. ئینجا دێ لێرە وتاری سەرۆژ دەستگای خێرخوازی بارزانیە کە پرۆژەکە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی دروست کراوە. دیمەنی ئێستایی کۆمەلگای دایکە کە ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی وەگوتم لەسەر ڕووبەری 11352 مەتر دووجا بە گوژمەی 2 میلیۆن دینار لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە دروست کراوە. لێرە ئەم پرۆژەیە وەگوتم خزمەتێکی بەرچاو بە چین توێژەکان دەکات. ماوەیەک لەمەبەر سەرۆک بارزانی بە خۆی لە نزیکەوە بەشەکانی ئەم کۆمەلگای بەسەر کردەوە، لە نزیکەوە بەشەکانی بەسەر کردەوە. لە ئێستاشدا ئامادەکاریەکان بە کۆتا هاتن و ئەمڕۆژ بە شێوەیەکی فەرمی بە کۆتا دێت.